توندوتیژەکان دژ بە ژنان لە هەرێمی کوردستان زیادی کردووە. زۆرترین ئەو حاڵەتانەی کە زیادی کردووە خۆکوشتن و دەستدرێژی سێکسیە. ڕێژەکە زۆر بەرز بۆتەوە و لە هەمان کاتیش ڕێژەی توندوتیژ سێکسیەکانیش لە هەرێمی کوردستان بەرز بۆتەوە. یعنی ئەم دوو ڕێژە چ ڕێژەی خۆکوشتنەکانە چ ڕێژەی توندوتیژ سێکسیە لە ئاسێکی بەرزداوە بۆ ئەم ساڵەکە. بە جۆرەی دوایین ئاماری دەستەی ئامار کە مەزەن دەکراوە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 5,633,531 کەسە، 2,693,625 نێرن، 2,669,906 مێن. لەم ڕێژەیەش زۆرترین ئەو کەسانەی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت کچان و ژنانن. بە جۆرێک ئامارەکانی توندوتیژی دژی ژنان دەری دەخات لە ساڵی 2016 حاڵەتەکانی کوشتن 43، خۆکوشتن 74، سوتان 220، خۆسوتان 96، سکاڵا 6577، سێکسی 115. لە ساڵی 2017 حاڵەتەکان بەم جۆرەیە: کوشتن 50، خۆکوشتن 75، سوتان 202، خۆسوتان 122، سکاڵا 8970، سێکسی 143. بەراورد بە ساڵی 2016 لە 2017 حاڵەتەکان زیادی کردووە: کوشتن 7، خۆکوشتن 1، سوتان 188، خۆسوتان 26، سکاڵا 2393، سێکسی 28. تا ئێستاش یاسای ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ دەرنەچوە نییە ئەم یاسایە تەنها لە عێراقەیە، بۆیە فەراغی ئەم یاسایە بۆتە هۆی ئەوەی کە تۆ زۆرجار نەتوانی لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی ئەم گروپ و خەڵکانە بیەوە کە دەستدرێژی سێکسی دەکەنە سەر ئەو منداڵانەی کە لە خوار 18 ساڵن. ئێستا سکاڵا تۆمارکردن لەسەر توندوتیژی دژ بە کچان و ژنان ڕووی لە زیاد بوون کردووە، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژ بە ژنانە دەستدرێژی سێکسی ڕووی لە زیادبوون کردووە، کەچی کەمترین سکاڵا لەسەر ئەم حاڵەتە تۆمار دەکرێت. ئەمەش بە مەترسی دەزانن. ئەڵگوڕد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.